خۆی غیرە بە نیسبەتێکی کەم ضرورە بەڕێزان هەموو کەس ئەو غیرەی هەر هەیە یعنی حتا مناڵێکی تازەکە لە دایکە بێ مناڵە گەورەکەی وێ عەزیەتی بە گازی لێگرێ پاڵی پێوە نییە نایڵێ دایکی ئیتیمامی پێ بات چونکە بۆ بە منافیسی ئەمە خۆ مناڵە 3 ساڵە 4 ساڵە خۆمە شتێکی ئەمەندە تەمەنێکی گەورەی نیە و زوڵمی لێ نەکراوە بەڵام کە هەستەکە مناڵێکی تر تازە هاتوۆتەم خێزانەوە ئەم مناڵە بۆتە هۆی ئەوەی دایکی مەشغوڵ بکە جاران ئەم مناڵە گەورە هەر لە باوەشی دایکیا بوو باوکی و خزم و کەس هەر احتیمامێن بە مناڵە گەورایە بەڵام ئێستا ئەمە منافیسێکی بۆ پیا بۆکو هەوەیەکی بەسەراتوێ بمانەوە نەمانەوێ ئێمە زۆر جار دایک و باوکەکانمان پەروەردەییانە مامەڵە لەگەڵ ئەمە ناکەین خۆی بۆی ئەو غیرەیە ئەمەگە کێشە نەبێت ینی من بەبیرمێ لە 1970 بوو من خوێندکاری ماستێر بووم لە زانکۆی بەغدا لەوێ لە جەریدەیە بڵاو بوانێ کە مناڵێکی 5 ساڵە 4 ساڵە براکەی خۆی لە ناو لانکا خنکان بوو چونکە غیرەی لێکردوێ و چوزانێ لە ناو لانکە مناڵ پێچاوەتەوانێ ساڵە وەختێکە ئەمی سەرینێکی لەسەر دەمیدا نابوو هەروای لێکردبوو ئەو ڕقوکینێ لێ ئەو چوزانێ هەناسەی بۆ ناچێت مناڵەکەی براکەی خۆی کوشت بوو ئەم غیرێ ئەمەە جا خۆشمان زۆر بمانەزان نەبێ ئاگاتان لێبێ کە مناڵی تازە لە دایکە بێ بەبێ ئەوی تۆ فەرق و جیاوازی بکەیت بەڵام چونکە احتیمامی پێی ئەم مناڵە گەورە ڕقەڵەگرێت ئەڵێ بۆ منی هەمال کردووە چونکە جاران هەموو احتیماممان بەوەیە بۆ ئێمە داواکارین لە هەموو دایک و باوکە پێشەوەی مناڵی تازەکە لە دایک بێ نیشانەکانی دیارە دایک دوو گیانە بۆیە هەموو جارە بێ مناڵە گەورەکە مەسەرەن دایکی لە باوەشیکە بڵێ ئەمەی لە ناوسکی منایە برایەکە یا خوشیەکە لە دایکە بێ ئەو کاتە یارمەتی تۆ ئەیە نایەڵێ خەڵک شەڕ لەگەڵا بکە ئەو کاتە خزمەتت دەکە ئەوە بووەکە ئەوە بووەکە ئەوکە یعنی چی؟ یعنی هاتنی ئەم مناڵە خۆشەویستکەین هاتنی ئەم مناڵە ببێتە هۆی ئەوەی خزمەتی ئەم مناڵە بکە کەواتە ئەم مناڵە 3 ساڵە 2 ساڵە کە ئەزانێ خوشکە برایەکیە لە ناو مێشکی خۆی حساباتی خۆیەکە یەکێکی عنی ئێستا ئیستعدادی وەرگتۆ بەڕێزان تۆ شتێک کە پێشتر معلوماتە هەبێ خۆ بۆ ئامادەکرد بێ کاریگەری خراپی نابێ لەسەرە بەڵام لە پڕ مناڵێکەکەیتە ماڵەوانێ اینجا هەندێک دایک و باوکیش چیەکەن بە نەزانی خۆیان مناڵەکە پێڵێمە چیە مە لە کێوە هاتووە ئەڵێ وەڵا لە بازاڕ دۆزیمانەوە یعنی حاڵەتی وا بووە یا وەڵا شەو بۆیان هێنای باشە ماڵ ئاوە تۆ ئەمە زانی گرەی دەرونیشی لای دروستەکەی جا خۆموو شەوەیەکێکی بۆێنێ مناڵەوە حسابەکە ئەڵێم شەویش لەوانەیەشێکی تر بێ مادەم بێ دوایەوە چێتە کۆڵان لەگەڵ مناڵانی گەڕێکە ئاڵێ وڵات دایک مناڵیشان لە بازار دۆزیەوە یعنی چی دۆزیانەوە نازانم چی کە مناقەشەی لەگەڵاگەن کۆڵەڵێن جێلە ئەوە دایک مناڵیە بێ کەواتە لەلایەکەوە تەریقە بێتەوە لە لای تیژە سقە و متمانی بە دایک و باوکی نامێنێ بۆ درۆیان لەگەڵ کردووە